وەزارەتمان ئامادەیە بۆ بانگێشکردنی ئەو کۆمپانیانەی کە دیاری کراون بۆ قۆناغی سەرەتایی پرۆژەکە کە پرۆژەی هێڵی ئاستینی هەرێمی کوردستانە، ئەویش ئامادەکردنی ڤیزیبڵەتی ستەدی پرۆژەکەیە. خۆشبەختانە ئەمڕۆ ئەو بانگێشتانە واژوو ئەکەین کە بە فەرمی ئەو کۆمپانیانە کە لە ئاستی جیهاندا لەسەرەوەی ڕانکینی جیهانی لە بواری دیزاینکردن و هەڵسەنگاندن و لێکۆڵینەوە لە بواری پرۆژەکانی هێڵی ئاستین لە سەرتاسەری جیهاندا. ئەم پرۆژەیەکی گرنگە بەنسبەت هەرێمی کوردستانەوە، چونکە هەرێمی کوردستان ئەباتە قۆناغێکی نوێەوە لە بواری گواستنەوەی ئاڵۆگۆڕی بازرگانی و لە بواری گواستنەوەی هاتوچۆی هاوڵاتیان لە نێوان شارەکان و ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستانە. ومێدەوارین ئەم سەرەتایەکی ڕاست و دروست بێت کە دەستمان پێکردووە بۆی بتوانین ئەم پرۆژەیە بە شێوەیەکی ڕاست و دروست، بە شێوەیەکی زانستیانە، بە شێوەیەکی ئابوووریانە خزمەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی کوردستان بکات. ماستەر پلانی سەرەکیمان هەیە بۆ هێڵی ئاستین لە هەرێمی کوردستانەوە. تا ماستەر پلانەکە چەند ساڵێک پێشستا وەزارەتی ئاوەدانکردنەوە لە ساڵی 2012 وابزان ماستەر پلانی هێڵی ئاستینی لە هەرێمی کوردستان دیاری کردووە. یعنی ئەو قۆناغە تەواو بووە لە پێشترا ماستەر پلانەکەی کراوە. ئەوەی کە ئێستا ئەم سێ کۆمپانیای بۆ بانگێش کراوە کە بریتین لە کۆمپانیەکانی دۆیچە بانی ئەڵمانی، کۆمپانیای کۆسەنترانسی ئیسپانی و کۆمپانیای ئیمافیای ئیسپانی. ئەم سێ کۆمپانیایە هەڵەسن بە ئەنجامدانی ڤیزیبڵەتی ستەدی بۆ پرۆژەکە.